بەستنی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆتە پرسی گەرمی کادر و ئەندامانی حیزبەکە و بە پێویستیی هەنووکەیی دەزانرێت بۆ دەربازبوونی یەکێتی لە قەیران و کێشە ناوخۆییەکان، بۆیە داوای بە پەلەبەستنی کۆنگرە و گۆڕانکاری لەم سەرکردایەتی ئێستا دەکەن. یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هەر هێز و لایەنێکی تری سیاسی خاوەنی پەیڕۆ پرۆگرامی تایبەت بە خۆی هەیە بۆ ئەوەی کە بمانەوێت وەرچەرخانێکی گرنگ لە ئەم هێزە سیاسیە دروست بێ بۆ کۆنگرە بە مانای نوێبوونەوە کۆنگرە بۆ ئەوەیە کە بمانەوێت کارێ بکەین کە حیزبەکەمان بەهێزتر بکەین بۆەوەی کە خوێنی نوێنەوەی نوێ وەکو ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی دەست بەکار بن بۆەوەی کە کارێ بکەین بە هەمومان هاوکار بین بۆ پێشخستنی ئەم هێزە سیاسیە. بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستانێکێکە لەو هێزە سیاسیە کاریگەرانەی ئەمڕۆ لە عێراقش و لە هەرێمی کوردستانە ڕۆڵێکی گرنگی هەیە. بەستنی کۆنگرە لە ئێستایا پێم وایە ضرورەتێکی حتمیە. ئێمە وەکو گەنجان و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان داواکاری یەکێتی نیشتیمانی کوردستان لە زووترین کاتە کۆنگرەی فەرمی خۆی ببەستێ و تیایدا ڕێگە بدرێت کۆمەڵێک گەنجونەوەی نوێ و خوێنی نوێ بێتە پێشەوە لە بەرامبەریشدا هەندێک لەو برادرانە دەستبەرداری پۆستەکانیان بنەوە پۆستەکانیان جێبێڵن کە کەسانێکی تازە و دەموچاوی نوێ بێتە پێشە. کۆنگرە دەبێتەوە ناوەندێک یاخود دەبێتە شوێنگایەک بۆ گفتوگۆ بۆ دیالۆگ بۆ چارەسەرکردنی کێشەکانیان یاخود بۆ ئەوەی دەرفەت بدرێت کەسانێکی تازە بێتە پێشەوە و بۆیە من هیوادارم یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی ڕۆحی شەیدەکان شاد بکات و ڕۆحی جەنابی مام جەلال شاد ببێت پێویستە لە زووترین کاتە کۆنگرەی خۆی ببەستێت کێشە هەنووکەیەکانی چارەسەر بکرێت بگەڕێتەوە بۆ یەکێتەکەی جاران ناوەندی بڕیاری تیادا دروست ببێتەوە و لەگەڵ ئەوەشدا پێویستە یەکێتی بتوانێت لە زووترین کاتە ملزەم بێت ببەستنی کۆنگرە وەکو دوا دەرفەت بۆ چارەسەرکردنی کێشەکانیاندا لە زووترین کاتدا ئەنجامی بدرێت. بەستنی کۆنگرە بەڕای بەشێک لە کادرانی یەکێتی دەبێتە دەرفەتێک بۆ هاتنە پێشەوەی نەوەی نوێ و وزە و توانایەکی باشتر بۆ ڕاپەڕاندنی ئەرکە حیزبی و نیشتیمانیەکان. بارودۆخەکە ئەوە دەخوازێت کە یەکێتی بەرەو نوێبوونەوە بڕات و نێماڵی خۆی ڕێبخاتەوە و درێژە پێدەری ڕێبازەکەی سەرۆک مام جەلال بێت. ئێستا بارودۆخی کوردستان و عێراق و ناوچەکەش بەردەوام بە گۆڕانکاری گەورەیە تێپەڕێ. ئەگەر کۆنگرە نەبەسرێ، ئەگەرم حیزبە خۆی نوێ نەکاتەوە، ئەگەرم حیزبە سەرکردایەتیەکی ضرور بۆ دۆخەکە هەڵنەبژێرێ بەڕاستی ناتوانێت لەگەڵ گۆڕانکاریەکانی ناوچەکە بڕوا. بۆیە من ئەڵێم بەستنی کۆنگرە لە ضرورەت تێپەڕیوە، ینی نەک هەر ضرورە بگرە ئەبوو فترەیەک لەمەوە بەربکرایە. بەپێی پێڕەوی ناوخۆی یەکێتی پێویستە 4 ساڵ جارێ حیزبەکە کۆنگرەی خۆی ببەستێت و سەرکردایەتێکی نوێ هەڵبژێرێت. بەڵام ئەوە 7 ساڵ بەسەر دووەهەمین کۆنگرەی یەکێتیدا تێپەڕ دەبێت و لەم ماوەیەدا تەنانەت پلینۆمێکیشی نەبەستووە. بۆیە کادران و ئەندامان و گەنجانی یەکێتی داوا دەکەن هەرچی زووە حیزبەکەیان کۆنگرەی خۆی ببەستێت و کۆتایی بە قێرانە ناوخۆیەکانی بهێنێت. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.